سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێشنیوەڕۆ بە کاتی ئێران سەرەتا سەردەڕێی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە کرماشان، کۆبوونەوەی بنەماڵەی فواد محەممەدی لە زەر مەزارەکەی لە کامیێران، دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سەقز، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی ئەیوان غەرب، گواستنەوەی کەماڵ لوتفی لە نەخۆشخانەوە بۆ زیندانی کامیێران، برینزاربوونی 15 کەس بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خۆڕەماوە و ڕێزگرتن لە یادی سارینە ئیسماعیلزادە لە چەند شاری ئێران. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە کرماشان بە پێی هەواڵی گەیشتی و ڕۆژی یەکشەممە 11 مانگی پوشبەر خانشینکراوانی تامین اجتماعی لە کرماشان هاوکات لەگەڵ خانشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە شارەکانی ڕەشت، ئەهواز، کەرخە، حەوتەپە، شوش و شوشتەر دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی ناڕازی بۆ کۆبوونەوە لە بەرزەم ڕێکخراوی تامین اجتماعی دروشمەکانی لە ژێرباری گرانی شکاوە پشتی خەڵکی تەنیا لەسەر شەقام دەگەین بە مافەکانمان و زوڵم و ستەم کافیە سفرەکانمان خاڵیەیان بەرز کردەوە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزەیە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی و جابینکردنی بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی بنەماڵەی فواد محەممەدی لەسەر مەزارەکەی لە کامیێران بە پێی هەواڵی گەیشتی و ڕۆژی یەکشەممە 11 مانگی پوشبەر بنەماڵەی هەمیشە زیندوو فواد محەممەدی لەسەر گڵکۆی ئەو گیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێی ڕاپۆرتە جایەکی فواد محەممەدی مەزاری ڕۆڵەکەی گوڵباران کردووە و ڕایگەیاندووە کە ڕێگە نادەم ئەو ڕووناکیەی کە تۆ بە کۆمەلگا بەخشید بکوژێتەوە. شاینی بەسەکە فواد محەممەدی لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری کامیێران بە تەقەی ڕاستە و خۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سەقز لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی سەقز بە ناوی بابەک حەجازی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان هێزانامنیەکان بەبێ بەڵگەی یاسایی بابەک حەجازیان لە شوێنی کارەکەی دەست بەسەر کردووە و تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەم هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی ئەیوان غەرب بە پێی راپۆرتەکان هاوڵاتیەکی دەست بەسەرکراوی ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری ئەیوان غەربی سەر بە پارێزگای ئیلام بە ناوی بابەک کەریمی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراوە. بابەک کەریمی لە ڕێکەوتی سی خەرمانانی 1401 لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و بۆ ماوەی چەند مانگ لەلایەن ڕژیمەوە شکنجە و ئازاردرا بە جۆرێکە دەست و پایکی شکە و لاقێکی سووتێنرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا دەستیدا بۆ مانگرتن لە خواردن و پاش ئازادی بە وەسێقا لەلایەن دادگای ڕژیمەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژی ئەمنیەتی وڵات و تێکدان یاسایشی گشتی بە 5 ساڵ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بە خامنەی و خومەینی بە 4 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. گواستنەوەی کەماڵ لوتفی لە نەخۆشخانەوە بۆ زیندانی کامیێران بە پێی راپۆرتەکان کەماڵ لوتفی باوکی ڕەزا لوتفی گیان بەختکردووی ڕێگای ئازادی لە شەڕی جەولان کە بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕاگوێزی نەخۆشخانەکرا بوو گەڕێنراوە بۆ زیندانی کامیێران. کەماڵ لوتفی ڕۆژی 27 خاکە لێوەی ئەمساڵ لە یەکێک لە شەقامەکانی شاری جێولان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و ڕۆژی 28 گۆڵان بە نیشانەی ناڕزایەتی لە ئاز گواستنەوەی بۆ زیندانی کامیێران مانی لە خواردن گرت. ناوبراو لە زیندان تووشی نەخۆشی پێستی بووە و
باری تەندروستی ناجێگیرە، بەڵام بەرپرسانی زیندانی کامیاران ئەو بەندکراویان وێ ڕای خراپی دۆخی تەندروستی بۆ زیندانیە و شارە گواستوتەوە. ناوبراو لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە خراپبووە ژێر گوشار بۆ ئەوەی هۆکاری مردنی کوڕەکەی گروپە ئۆپۆزیسیۆنەکانی کورد ڕابگەنێت، بەڵام کەماڵ لوتفی لا گرسە ڤیدیۆیەکدا ڕایگەیاnkە ڕۆڵەکەی بە سەقەی هێزەکانی ڕۆژیم گیانی بەخت کردووە. گوشاری سڵاتی ورمێ بۆ سەر حاتەم ئۆزدەمیر لە زیندانی ئەو شارە. ڕۆژی 2 پوشبار حاتەم ئۆزدەمیر بەندکراوی سیاسی خەڵکی باکووری کوردستان کە بە مەبەستی لێپرسینەوە بۆ گرتوخانەی ئیسڵاعات گوازرابووەوە گەڕاندراوە زیندانی ورمێ. حاتەم ئۆزدەمیر لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە خراوەتە ژێر گوشار بۆ ئەوەی هاوکاری ئەمنیەتیان لەگەڵدا بکات و هەڕەشەیان لێکردووە کە ئەگەر هاوکاریان نەکات ڕادەستی حکوومەتی تورکیا دەکرێت. برینداربوونی 15 کەس بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خوڕەماوە. ئێوارەی ڕۆژی یەکشەمە 11 مانگی پوشبەر هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر کۆبوونەوەی ناڕزایەتی هاوڵاتیان لە گەڕەکی تەلووری خوڕەماوە و 15 کەسیان بریندار کرد. بەپێی راپۆرسەکان هێزەکانی سوپای پاسداران ڕاستەوخۆ تەقەیان لە خەڵکی ناڕازی گەڕەکی تەلووری خوڕەماوا کردووە و بۆ هۆیەوە 15 کەس بریندار بوون کە بارەی تەندروستی بەشێکیان ناجێگیرە و بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ یەکێک لە بریندارەکان گیانی لەدەستاوە. جگە ئاماژەیەکە کاسبکارانی گەڕەکی تەلووری خوڕەماوە لە ئەسخراپی دۆخی ژیان و نەبوونی خزمەتگوزاری ناڕزایەتیان دەربڕیوە و هێزەکانی ڕژیم هەوڵی زەوتکردنی کەلوپەلەکانیان داوە، بەڵام تێکەڵچوون ڕووی داوە و سوپای پاسداران ڕاستەوخۆ تەقەی لە خەڵک کردووە و 3 کاسبکار دەست بەسەر کراون. ڕێزگرتن لە یادی سارینا ئیسماعیلزادە لە چەند شاری ئێران. بەپێی راپۆرتەکان خەڵکی ئازادیخوازی ئێران لە شارەکانی عێراق، کەرەج، کرمان، کرماشان، ورمێ و تەورێز هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی سارینا ئیسماعیلزادە چالاکیان ئەنجامداوە. بەپێوە وێنە و گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکراوەتەوە، کۆمیتەی ژنان و لاوانی شۆڕژگەری تەران بە بڵاوکردنەوەی تراکت ڕایان گەیاندووەکە بۆ جارێکی دیکە جێگەڕێنەوە سەر شەقامەکان و داوایان لە خەڵک کردووە دژ بە جەنایەتەکانی ڕۆژیم ڕاپەڕن. لە شارەکانی کرماشان و تەورێز لاوانی ئازادی خواز دیواری شارەکەیان بە دروشمی دژ بە حکوومەت نەخشاند. هەروەها لە گۆڕستانەکانی عێراق و کەرەج بنەماڵی جادخوازان مەراسمی ڕۆژی لەدایکبوونی سارینەیان لەسەر گۆڵکۆی مێرشاد شەهیدی و سپر عەزەمی بەڕێوە برد. گیانەدەستانی 2 منداڵی ئەفغانستانی لە کەناڵێکی ئاو لە خاش. ڕۆژی هەینی نوێ پوشبار 2 منداڵی 5 و 6 ساڵ تەمەنی خەڵکی ئەفغانستان بەهۆی بەربوونەوە بۆ ناو کەناڵێکی ئاو لە شارستانی خاش گیانیان لەدەستا. نەبوونی گاردیاسنی لە جۆروبەری کەناڵەکانی ئاو بایەخ نەدان بە منداڵان و دابین نەکردنی ئیمکاناتی تەفریحی لە هۆکارە سەرەکیەکانی گیانەدەستانی منداڵانە لە سیستان و بەلوچستان. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 52 ساڵی خەڵکی شاری کورد و شاغڵ لە معدەنی زەوارە لە شارستانی ئەردستانی ئیسفەهان بەهۆی گیر خواردن لە ژێر چەرخی لوزەر گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی تەمەن 40 ساڵی بیناسازی لە شاری هەمەدان بەهۆی بەربوونەوە لە 9هەمی 6هەمی ساختمانێک گیانی لەدەستاوە. شاینی باسەکە لە ساڵی 1401دا 1900 کرێکار بەهۆی نەبوونی وێنی شوێنی کار گیانیان لەدەستاوە کە زۆربەیان کرێکاری بینەسازی بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئوسترالیا، ئاڵمان و سوید. ڕۆژانی شەمە و یەکشەمە 10 و 11 پوشبەر ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئوسترالیا، ئاڵمان و سوید دژ بە کۆماری ئیسلامی خۆپشاندانیان کردو بە بۆنەی چلەی گیانبەختکردوانی پەروەندەی خانە ئیسفەهان چالاکیان ئەنجامدا. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شاری سیدنی ئوسترالیا
هاوکار لەگەڵ شلەی ماتەمینی گیانبەخت کردوانی پەروەندەی خانەی ئیسفەهان خۆپیشاندانیان کرد. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی مەجید کازمی، ساڵح میرهاشمی و سعید یاعقوبی خوازیاری سزادانی بەرپرسانی ئەمنیەتی و قەزای ڕژیم بوون. هەروەها ئێرانیان لە شارەکانی کاسلی ئەڵمانی و ستۆکۆڵمی سوید لە دوو کۆبوونەوەی جیاجیادا خوازیاری داخستنی باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی و دانانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی بوون. دووە هەواڵ درێژەی ناڕزایەتیەکان لە فەڕەنسا و دەست بە سەرکردانی سەدان کەس. ڕۆژانی شەمە و یەکشەمە 10 و 11 مانگی پوشبەر زۆربەی شارەکانی فەڕەنسا بۆ ڕەپانی ناڕزایەتی دژ بە دەوڵەتی وڵاتە بوو. ڕێژەی دەست بە سەرکراوان گەیشتە 2000 کەس. ناڕزایەتیەکانی فەڕەنسا پاش کوژرانی لاوێکی تەمەن 17 ساڵ لەلایەن پۆلیسەوە سەری هەڵدا و زۆربەی خەڵکی ناڕازیە وڵاتە کە لە ئاست گۆڕانی تەمەنی خانەنشینی لەلایەن دەوڵەتی ئێمانوئێل ماکرۆن ناڕازین کە شاوەرزان و کرێکاران پەیوەست بەو بزوستنەوە بوون. لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا بەدەیان ئۆتۆمۆبیل و ئۆتۆبوس سووتێنراون و چەندین فروشگا تاڵان کراوە. هەروەها لە نێو پەنابەران و گروپە فاشیستیەکان شەڕ هاتۆتە ئاراوە و دەیان هێزی پۆلیس بریندار بوون و 2000 کەس دەست بەسەر کراون. بە پێزانیاریەکان دەوڵەتی فەڕەنسا بۆ هێمنکردنەوەی دۆخەکە هێزی تایبەتی بە زرێپۆش و کەرەسەی نظامی لە شەقامەکان جێگیر کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.